نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی ڕابردوو لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری 1970 خێزانی لە سنووری ئیدارەی سۆران کردووە. بڕی هاوکاری کۆکراوە و دابەشکراو بەسەر خەڵکی هەژار و لێقەوماو کە لە ئیدارەی سۆران لەلایەن بەخشینەوە دابین کراوە بڕی 71 ملیۆن دینار بووە. لەم ساڵی ڕابردوودا توانیمان تقریبا هاوکاری 1970 کەس بکەین بە پێدانی پارە، زەکات و هەروەها خۆراک یا سەبەتەی خۆراک و جلوبەرگ ئەوانە سوودمەند بوون. ئەو پارەی کە توانیمانە لەو ساڵە بە کۆی ئەو پرۆژانە کە 14 پرۆژە بوون بریتی بوو لە تقریبا سەروی 71 ملیۆن دینار کە داومانە بەو خەڵکە کەم دەرامەت و هەژارە. هەروەها ڕێکی باش پارەش بۆ غەزە کۆکراوەتەوە لە ساڵی ڕابردوو و هاوکاری باشمان بۆ ناردوون لە خوای گەورە بەزیاد بێ. خوا پاداشتاندا. بەخشین هەمیشە لانەی هەژاران و بێنەوایان بووە. دەستبارگرێکی گرنگ بووە بۆ خەڵکی کەم دەرامەت و جیاوازی لە نێوان هاوڵاتیان نەکردووە. هەر ئەمەش وای کردووە دەستگاکە ببێتە جێگای متمانەی خەڵک و سەدەقە و هاوکاریەکانیان بە بەخشین بسپێرن بۆ ئەوەی بە شوێنی خۆی بگات. بەڕاستی لە سەحوەی ئیسلامی خۆمان بە تایبەتی کۆمەڵی دادگەری کە خۆی پەروەردگار ئەم سیفەتە جوانەیە بە ئەهلەکەی بەخشیە کە ماڵ پیا ئەکات لیان لە خەڕێکی مسلمان داوا ئەکات ئەڵێ بەخشین بە جێگایەک ببەخشنکەوە شایستە بێ و بە کەلک بێ. بەڕاستی زۆر بە گرنگی ئەزانم بە شتێکی گەورەی ئەزانم بە تایبەتی لە کاتی قەیراندا فی البەئساء والضەڕاء هەروەکو لە جیهادا لە وەختی ناڕەحەتیدا چەند ئەجری زۆر هەیە، لە وەختی خۆشیشدا مادام بە حەڵال بەکاردەهێنرێ لۆ حەڵال بەکاردەهێنرێ هەر عیبارەت و خوداپەرستیە بە ئەرکێکی گەورەی ئیسلامەتی و دینداری ئومەتی پێغەمبەری ئەزانم صلی الله علیه وسلم بە تایبەتی ئەو جیهەتەی کە خۆی پێوەماندی ئەکا سەرپەرشتی ئەکا ناونووسینی ئەکا ماڵ ئەگەڕێ هەتا وەکو ئینسانی مستحق بزر نەبێ و لەبیر نەکرێ. من هەموو جارێ پێناسی بەخشین یەکەم دەڵێم دەستەشی ئەمینە لە ناو ژیرفانی گەرمی دەوڵەمەندەکان وە گواستنەوەی بۆ ناو ژیرفانی سارد و سوڕی فەقیر و هەژار و لێقەوماوەکان. بەخشین کاریگەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حتا دەروی هەرێمی کوردستانیش بووە. هەرێمی کوردستان وەکو دەڵێن حاشا هەڵنەگرە، هەموو وەکو دەڤەر و ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتیتەوە هەموو ئەو کەسانی کە محتاج جا هەر لە دروستکردنی مزگەوت، دروستکردن و نۆژەنکردنی قوتابخانەکان، هاوکاری کەم دەرامەتەکان بە تایبەتی دروستکردنی خانوو بۆ کەسی فەقیر و لێقەوماو. باشترین بەرنامەی بەخشین ئەو بەرنمەیە کە هەژارێک لە هەژاری ڕزگارەکە. دەستگای خێرخوازی بەخشین جگە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاوکاری گەیاندۆتە لێقەوماوان لە پارچەکانی دیکەی کوردستان و غەزە و وڵاتانی دیکەش. لەو 71 ملیۆن دینارەی لە نووسینگەی سۆرانی بەخشین کۆکراوەتەوە بڕی 23 ملیۆن و 400 هەزار دیناریان لەلایەن خێرخوازانەوە بۆ خەڵکی لێقەوماوی غەزە نێردراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.